ناوی چی ئەمەندی توێ بەڵێز ناوی چێ مناڵەکە مراد کێ پەرستاری گرێبەستم بە عنوانی گرێبەستی کارەکەم لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید وەکو پەرستارێک طبعاً بیرکردنەوە لەو بڕیارە و بڕیاردانی هاتن بۆ نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید وەکو نەخۆشخانەی مناڵان طبعاً بڕیارێکی زۆر قورس بوو چکە تۆ لەو کاتەیە هەڵبژاردنەکەی لە نێوان نەخۆشخانەکانە بەڵام بەلای منەوە جوانترین مناڵ کات لەگەڵ فریشتەکانە بەسەر بەری واتە مناڵەکان زۆر کاتێکی جوانە اینجا ئێمە دایکین طبعاً دایکیش دایما ڕۆحێکی جیاوازی هەیە بۆ ئیشکردن لەگەڵ مناڵە مناڵ بەریئە مناڵ پەپولەیە هەستێکی پاکی هەیە ئەنی بە پاکی تۆتوانی ئیش لەگەڵ کۆمەڵی خەڵکاکەی ئەم کۆمەڵە خەڵکە بەریئن کۆمەڵێکی جوانن پەپولەی ناو ماڵەکانن بەڕاستی هۆکاری ئیشکردنی من لەم خەستخانەیە هەرەوە بوو بێگومان لێرە دوو هەستی جیاواز هەیە هەستێکی وەکەوەی کە تۆ پەرستاری هەستەکەی تری وەکەوەی کە دایکیت کاتێککە مناڵەیەتە بەردەستی تۆ سێرەکەی مناڵە لە حاڵەتێکی زۆر خراپەیە لە حاڵەتێکیوایەتی بەرەو مردنە چێ تۆ یەکسەر ڕاستە و خۆت چیت بیرەکەوێتەوە مناڵەکەی خۆتە بیرەکەوێتەوە ئەگەر مناڵەکەت لەو کاتەیە لەو حاڵەتیاوێت چی ئەەکەی وەکو دایکێ تەمان بێگومان هەموو توانایەک دەخەیتە کار بۆ ئەوەی کە بتانی ئیشێکی بۆ بکەی ئەم مناڵە بەرەو باشبوون بڕوات یارمەتی بی بە هەموو شێوازێ یارمەتەکەی کەشیان وەکو پەرستاری واجبی سەرشانی خۆتە کە تۆ ئەرکەکانە جێبەجێکەی وەکەوەی کە پەرستاری بە هەموو توانای خۆتۆ یارمەتی بۆی بەرەو چاکبوون بڕوات بێگومان ئەو نەخۆشی بۆ نمونە ئێمە هەمانە شەلە دەماخە تەمەنی 15 ساڵە شەلە دەماخە سێرەکی مناڵەکە بشکۆلەیەکە و بێ هەستە هەستی ئەوەی نییە بگری بڵێ ئازارم هەیە کە ئەمکان و لای بۆدانی هەستی ئەوەی نییە دەستێ بەرهەڵستە بێتەوانی بڵێ وامەکە لێم مەم گریایان ئازیەتم هەیەم شتانە ئەو کەسێکی بێدەنگە و تۆ ئیشەکەی بۆکەی واتە تۆ ویژدانیان ئەبێ ویژدانی خۆ لەو کاتێ ئاسوودەکەی کە هەستەکەی لێیانە ئەم مناڵە زۆر بەبێدەنگی لە بەرزانێ ڕۆحێکی جیاوازترە لەگەڵ مناڵەکانی کەیە پەرستاری ژن بە گشتی بە تایبەتی نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید کە زۆرینەی ژنە لەم نەخۆشخانەیە بەڕاستی تەحملێکی زۆر جیاوازیانەیە لەگەڵ نەخۆشخانەکانی کەیە لەبەرەوەی نەخۆشخانەکانی کە هەمووی گەورن و هەموو جۆرە ئینسانێکن لە تەمەنی 12 ساڵ بۆ سەرەوە تاگاتە 60 بۆ سەیش بەڵام ئێمە لە تەمەنی ئەو دقەی کە ئەبێتە مانگێک مناڵەکە لای ئێمە وەرەگیرێ هەتا تەمەنی 7 ساڵی بۆ 8 ساڵی بێگومان ئەو کاتانی کە هەموو پەرستارەکانی ئێرە کە کارەکەن لەگەڵ مناڵەکانە ڕۆحێکی جیاوازیان هەیە تەحملێکی لەسەر خۆیان هەیە تەحملێکە ئەم مناڵە هەست نەکا کە تۆ بێگومان کە تۆ کانۆلایەکدانەی یان دەرزیەک لەو مناڵادەی مناڵ نازانێ ئەمە سوودەکەی چیار ئەگری تاوان تۆ ئەبێ بە شێوازێک ئێسامان بۆ نمونە لەم نەخۆشخانەی ناومان ناو پەپولە بۆ دانێ بۆ ئەوەی چی نەترسێ ئەم مناڵە لە کاتێکا کە ئەم مناڵە لەگەڵ پەرستارەکانی ئێرەیە تەعاملەکەن زۆر تەعاملیان خۆشە تۆ هەست بە دڵخۆشیەکەی هەست بەواکەی کە ئیشێکی جوانە کردووە هەست بەواکەی لەگەڵ پەپولەیەکی بەریئا ئیشەکەی یعنی بە تایبەتی شتێکە کە ناتوانانی باسی کێ خۆشیانە ژن دایکە دایکیش هەستێکی جیاوازی هەیە بڵێن نەڵێن دایکی دایمە عاتفی ترە دایک دایمە لەسەر خۆترە هێمنترە مەشاکیلەکان زیاتر قبولی مەشاکیلەکانەکە واتە ژن بەڕای من ژن زۆر سەرکەوتووە بێگومان ئەم نەخۆشخانەیە مناڵم جیاوازەکانی زۆرە تەعاملکردن لەگەڵ مناڵە شتێکی کێ و لەگەڵ گەورەیە شتێکی ترە تۆتوانی بە گەورەکە تێگەێنی کە من کانۆلاوە دانێم من عیلاجێ بۆ ئەەکەم تۆ باشە بیتەوە بەڵام مناڵ لەمە تێناکە ئایا مناڵێکی یەکمانی تێ ئەگات ئایا مناڵێکی ششمانی تێ ئەگا ئایا مناڵێکی ساڵی تێ ئەگا لەوەی کە من کانولاکەی بۆچی بۆدانێم و واستەکە ئازاری ئێیت و هەستەکە تۆ لە دایکیدا ئەبڕیکە پەرستارێک بۆ تەگرێ و پەرستارێکی کەش ئیشی بۆ ئەکات کەوابوو تەعاملکردنی نەخۆشخانەی مناڵان زۆر جیاوازترە لەگەڵ نەخۆشخانەکانی بێ هەموو پەرستارەکان سەرکەوتون بە تایبەتی پەرستارەکانی ئێمە لەم نەخۆشخانەیە هەموویان سەرکەوتون هەموویان ئەتوانم بڵێم شاهانن تاقانن بەڵام کەسێکشمان هەیە لەگەڵ کەسێکی کە جیاوازە بۆ نمونە ئێستا ئەمە پەرستاری خۆبەخشمان هەیە پەرستارەکانمان گرێبەستن
ئێستا بۆ نمونە لەسەر خۆم بڵم من 12 ساڵە گرێبەستم لێرە پەرستارمانەیە 5 ساڵە خۆبەخشە بۆچی ئەمە جیاوازی نەبێت لەگەڵ پەرستارێکی تراکە موچەیەکی دائیمی خۆی هەیە و کۆمەڵی ئیمتیازاتی هەیە و کۆمەڵێ شتی هەیە بەڵام ئێمە لێرەش ئامافمان خوراوە هیچ ئیمتیازاتێکمان نییە ڕاستە ئەرکەکەمان وەک ئەرکی ئەوانە بەڵام لە بەرامبەر ئەرکەکەمانە هیچ ئیمتیازاتێکمان نیە و هیچ بەرامبەرێکمان نییە جگە لەو موچەکەمەی کە بۆمان دیاری کراوە خۆم گرێبەستم لە ئازاری گرێبەستەکان تێئەگەم لەوانە تێئەگەم کە شەو ڕۆژوەک و هەمیشەیەکان کارەکەن لە کارکردنا کارەکەین بەڵام لە مافا هیچ مافێکمانێت تەنانەت بۆ نمونە ئێمە مافی دایکایەتیمان نییە ساڵێک و 2 مانگ ئینجازەی دایکایەتیمان هەبێ نەخێر ئێمە تەنیا چەند مانگێکی کەمە زۆرینەی ئەوانەی کە گرێبەستن بە تایبەتی لەم نەخۆشخانەیاڵێم بێبەش بوونە تەنانەت لە دایکایەتیش ناتوانە مناڵیان بێت تۆ بە 2 مانگ مناڵ چۆن نەتوانی بەجێبێڵی لە ماڵەوانێ ئللا ئەبێ تۆ چی بکەی کارێک بکەی بۆی کە ئەم خۆڕزگارکردن لەم گرێبەستە من وەکو نوێنەری 1400 گرێبەستی بەشی تەندروستی و 24,000 گرێبەستی هەموو باڵێن بەشەکانی وەزارەتەکانی کە نوێنەری ئەوان بوومە چەندین جار چوینەتە پەرلەمان چەندین جار سەردانی بەڕێز قوبات تاڵەبانیمان کردووە بە ڕێزەکانی هەموو لایەن و ئەحزابە سیاسیەکانی ترمان کردووە بەڵام هەر تەنا قسەیەکە بەڵێ باشە بەسەر چاو هیچی تر تا ئێساکە ئەنجامێکی ئۆتۆمان دەست نەکەوتەوە بێ ئومێدیشینی خۆی هەموو هیلاکیەک هەموو مرۆڤێ پێویستی بە ئیسراحەتە هەموو مرۆڤێ پێویستی بە بەڵام ئێمە کێشەیەکمانەیە لێرە پەرستارمان کەمە بەهۆی کەمی پەرستارەوە ئێمە زۆر ماندووە بین بڕوا بکە چەنەها جار ئاواتمان خواستووە کە 10 دقە بتوانین ئیسراحەت بکەین 10 دقە کە هیچ نییە لە ماوەی 20 ساعتە تۆ کار بکەیت و 10 دقە بتەوێت ئیسراحەت بکەین بەڵام ئەیشی گەڕێنەوە بۆی کە کاتێک سێرەکەی پەرستار نییە مناڵەکە پێویستی بە تۆیە وزێ ئەڵێ قەیناکە با هیلاک بم با هەرچی بم گرنگەوەی ئەم مناڵە دڵی نەشکێ گرنگە ئیشەکەی بە جوانی بۆ بکەم ئەمانەیە ئەو هۆکارانی کە ئەتوانن یارمەتی تۆ بن لەسەرکەوتن کارەکەتە ئەم نەخۆشخانەیە زۆر کەسی هەڵکەوتویتیا بووە بە تایبەتی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید کە یەکێ بۆ لەو دکتۆرانەی زۆر بەسەرکەوتوی لەم من خۆم کارم کردووە لەگەڵیان کاری زۆر جوانی کردووە زۆر یارمەتی پەرستارەکانی ئاو بە تایبەتی ژنەکان ئێمە پەرستاری پیامان زۆر کەمە لێرانە زۆر هاوکاری ژنێ کرد زۆر هاوکاری ئێمەیە کرد بەیانیان کە ئاهات بۆ توورکردن هیچ کاتێ دڵی نەهات بانگمانکە تەنا ئاماژەیەکی بچووکی بۆ کردین و ئێمەش لەگەڵە هەموو پەرستارەکانی ئێمە حەزیانەکە لەگەڵ ئەوا بن حەزیانە کرد ئیش لە بەردەستی ئەو بکەن چکە و نمونەی جوانی بوو لەم خەستانەیە من وەکەوەی کە نووسەرم وە شاعیریشم ڕۆژنامە نووسم لە کاتی کۆرۆناکەیە بیدایەتی کۆرۆنا کە کاتی هات من هەموو ڕۆژێ 2 لاپەڕەمە نووسیەوە ئێستا نزیکەی 180 لاپەڕەم نووسێتەوە لەسەر ئەو ڕۆژانەی کە چەندێ بە سەختی لە ناو ئێمە تێپەڕی چۆن هات چەندین کەسمان بوونە قوربانی چەندی کەسمان بە حاڵەتێکی زۆر ناخۆشگیانیان لە دەستدا من هەتا توانیم گەشتمە 180 لاپەڕە ڕۆژ بە ڕۆژ هەمووی نووسێەوە ئێستش ئامادەم هەر شتێک بکرێت لە پێناو بەرژەوەندی ئەم نەخۆشخانەیە لە پێناو بەرژەوەندی سەرکەوتنی نەخۆشخانەکەمان هیچ کاتێک درێخی ناکەم نامێلکەیەکمەیە بە ناوی دڵی کوردستانەوە دیوانێکم لە چاپکردنایە هێشتا بە چاپ نەگەیشتەوە بەڵام ئیتر ئینشاڵڵا لە ماوەکەمەیە دەرەچێت شعرم زۆرە بۆ مناڵان چکە خۆم بەردەوام لەگەڵ مناڵان شعری زۆرم هەیە بۆ مناڵان بە تایبەتی بۆ نەخۆشخانەکە نووسیمە بۆ دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید نووسیمە لەو بارانەیە هەم شتەکانم زۆرن بە تایبەتی ژنان من لە ساڵی 2005ەوە بە بەردەوام لە ڕۆژنامەکانە یەکێک بوومە لە داکۆکیکەرەکان لەسەر ژن چەندین مقالە چەندین ریپۆرتاژم کردووە چەندی دیمانم لەگەڵیانە کردووە بۆ سەرکەوتنی ژن هەموو شتێکم کردووە خۆم وەکو ژن هەم ژنیشم خۆشویستوە من ئەڵم هەموو ژنێک سەرکەوتووە هەموو ژنێک کە توانای بەخێوکردنی مناڵی هەبوو کە بە توانای قۆناغی کچێتی تێپەڕان بوو بە خاوەنی خێزان توانی مناڵ بەخێوکە توانی هاوسەر واتە هەموو ئین ژنێک توانایەکی باشی هەیە بەڵام لەگەڵەوەشا ژن ئەبێ زیاتر چاونەترز بێ زیاتر هەوڵبال لە مافەکانی خۆی
درێخی نەکات زۆر ژنمان هەیە زۆر شتی جوانیان هەیە زۆر بەهرەی جوانیان هەیە بەڵام لەبەر کۆمەڵگە و لەبەر پی ناتوانن ئەمانە ناکە من هیوادارم لێرە و پیانەڵم ژنەکان هەمووتان جوانن هەمووتان خاوەن بەهرەی تایبەتن هەمووتان ئەو بەهرەی کە هاتانە پیشانی خەڵکی بن خەڵکی کەهان بن ئەگەر لە کاتێکا خۆشتان بۆتان نەکرا یارمەتی کچەکانتان بن با کچەکانتان بە ڕێچکەی خۆتانە نەڕوا بتوانن خەونەکانیان بێنەدی خەونی ژن زۆر جوانە خەونی ژن بیرکردنەوەیە خەونی ژن نازانم داهێنانە هەموو شتێکە کە تعبیر ناکرێت